بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ دووباراتینەوە خزمەتتان بە کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی جیاوازەوە کە ئەخوازیین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوان سوودێکی باشیان لێوەربگرن. بەناوی خوای بەخشندەی مێهرەبان بینەرانی ئازیزی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و لە کەشێکی پایزانەدا تەمەنای ژیانێکی پڕ لە خۆشی و ئاسوودەیتان بۆ خوازین و ژیانتان سەرلەبەری پڕ بێ لە خۆشنودی و ئاسوودەیی و کامەرانی و پێکەوە ژیان دوور بن لە هەر بەڵام موسیبەتێک کە ڕوبەڕووی مرۆڤەکان دەبنەوە. خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵ شەیدا ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەین و مێ دەکەین کۆی بڕگە و بابەتەکانی بەرنامەکەجی ڕەزامەندی خوا پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست بێن. پەیامی ڕۆژی ئەمڕۆ لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان باس لە ئەمانەت پارێزیەکەین لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە کە بێگومان یەکێکە لەو بەهاوچەم کە کاریگەر و گرنگانی کە لە ئێستادا پێشێ لەکرێ هەم لە ئەمانەت پارێزی سیاسی و دەوڵەتداریەوە تا ئەمانەت پارێزی تاکە کەسی کە بێگومان 1400 ساڵ بەر لە ئێستا قورئانی پیرۆز لە 7 ئایەتی جیاوازدا باز لە ئەمانەت پارێزیەکەوە پێغەمبەری پێشەهاش صلی الله علیه وسلم لە 13 فەرمودەی خۆیدا ئاماژە بەم چەمکە گرنگە دەکا و پاداشت و گەورەیەکی زۆریشی بۆ ئەنجامدەرانی وەکۆڵێ دیاری کردووە. تەوەری دوایین بەرنامەکەمان باز لە ڕۆژی مامۆستایانی کوردستانەکەین و داکۆکیکردن لە مافی مامۆستایان و داوا و خواستەکانیان بە میوانداری شارەزایەکی بوارەکەەوە یەکێک لە نوێنەری مامۆستایانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. تەوەری سێمی بەرنامەکە قسەکردنە لەسەر بەرپرسیارەتی تاکە کەسی لە کۆمەلگەدا ئەو بەرپرسیارەتی کامەیە کە هەر کەسێک لە ئاستی خۆیەوە لە کۆمەلگەکەی خۆیدا دەکەوێتە سەرشانی و پێویستە بە جوانی ڕایپەڕێنێ کامەژ یەکێک تەوەری سێمی بەرنامەکەیە و لەگەڵ کۆمەڵێ ڕاپۆرت و زانیاری بەسوود بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. وەڵاتیدان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای هەرێمی کوردستان. بە پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان بین بۆ ئەوانەی کە دەوڵەمەند و سەرمایەدارن یا گەشت دەکەن بۆ وڵاتان بێگومان گۆڕانکاریەکان لە نرخی دراوە بۆیان گرنگە. با پێکەوە بینەری و بڕگەیەش بین.
لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆدا ڕوویاندا و فەرموون با پێکەوە بینەریان. شەشیدەی ساڵی 1920 هێزەکانی سمکۆی شکاک شاری مەهابەتیان لە ژێرچنگی هێزەکانی ئێران ڕزگار کرد، سربەخۆیی کوردیان لەو شارە ڕاگەیاند. شەشیدەی ساڵی 1970 تیرۆرکردنی ئەنوەر ساداتی سەرۆکی میسر لەلایەن فەرماندەیەکی سوپاوە بە ناوی خالید ئیسلامبولی لە مانوڕ و نمایشێکی سەربازی وڵاتەکەیدا کە بە بۆنەی جەنگی ئۆکتۆبەرەوە سازکرا بوو. محەممەد ئەنوەر سادات جێگری جەمال عەبدولناسر بوو پاش کۆچی دوایی ناوبرا و جڵەوی سەرۆکایەتی میسری گرتە دەست. شەشیدەی ساڵی 1975 کۆچی دوایی ئەبوو مانسووری جەعفەری خەلیفەی عەباسیەکان و دامەزرێنەری شاری بەغدای ئێستا کە یەکێک لە دەستکەوتە گرنگەکانی ئەبوو جەعفەری مەنسوور بریتی بوو لە دامەزراندنی بەغدا و ئاوەدانکردنەوەی تەواوی وڵات و ویلایەتەکانی ئیسلامی و دروستکردنی فێرگە و حوجرە بۆ خوێندن و هەروەها برەودان بە خوێندن و زانیاری لە هەموو بوارەکاندا. بە جۆرێک دوای ماوەیەک بەغدا نازناوی پایتەختی ئاشتی و خانەی زانستی وەرگرت. هەر ئەو گرنگێشی بوو کە وای کرد بکەوێتە بەرهێرشی نارانەی هۆلاکە و مەغۆلەکان و لەم سەردەمەشدا داگیرکردنی لەلایەن ئەمریکاوە هێندەی تر شارەکەی بەرەو هەڵدێران برد. شەشیدەی ساڵی 1993 هێنانەوەی تەرمی مەلا مستەفای بارزانی و ئیدریسی کوڕی لە شاری شنۆوە بۆ باشووری کوردستان. ئەوەش پاش ناشتنی تەرمی مەلا مستەفای بارزانی هات لە ساڵی 1970 لە شاری شنۆ بە هۆی دەسەڵاتی حیزبی بەعسە و پاش ڕاپەڕین تەرمی ناوهێنراوان گەڕێنرایەوە زێدی خۆیان لە ناوچەی بارزان. شەشیدەی ساڵی 1938 لە دایکبوونی گەورە شاعیری عەرەب و سەرۆکوەزیرانی میسر لیوا مەحموود سامی بارودی. شەشیدەی ساڵی 1923 لە دایکبوونی گەورە نووسەری کوردی تورکی نووسی یەشار کەمال خاوەنی ڕۆمانی بەناوبانگی حەمەدۆک. شەشیدەی ساڵی 1930 لە دایکبوونی حافز ئەسەدی سەرۆکی پێشووتری کۆماری سووریا. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم تەوەری یەکەمی بەرنامەکەوە گەماژەمان پێکرد بریتە لە ئەمانەت پارێزی لە ئیسلامدا و پێشەکیەکیشمان باس کرد و کاتەکە بریتە لە یەکێ لە چەمک و بەهاجوانەکانی ئیسلامی پیرۆست بە جۆرێ لە جۆرەکان پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم ئەژەبەوەکە ئەگەر هەر مرۆڤێک سێ نیشانەی تێدا بن وەک ئەوە دەبێتە مرۆڤێکی منافق و دووڕوو پەنا بەخوا یەکێک لەوانە خیانەتکردن لە ئەمانەت پارێزی و لە فرموودەی تریش زۆر مەدح و سەنای ئەمانەت پارێزی کراوە و هەڕەشەی توندیش بۆ ئەو کەسانەی کە ئەمانەت پارێزنین. خەڵکێک پێ وایە تەنها ئەمانەت پارێزی بریتە لە دانانی پارەیەک یا شتێکی مادی بەلای کەسێکی ترەوە گێڕانەوەی بەکو خۆی، بەڵام ئەمانەت پارێزی هەر لە قسەیەکەوە هەر لە نهێنیەکەوە هەر لە پارێزگاریکردن لەو قەڵەم و پێنووسەی کە لە دایرەیەکە هەر کەسێکەوێتە ژێر دەستی تا بەرپرسی ئەم وڵاتە هەمووی پێی دەگوترێ ئەمانەت پارێزی پێویستە هەموومان بە چاوی جۆرە لە جۆرەکان ترسەوە لە سزای توندی قیامەت ئەمانەت پارێز بین لە ژیان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولهادی محەممەد زانای ئاینیمان کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بە ئامادە بوو. مامۆستا با سەرەتا باسێک لە پێگەی ئەمانەت پارێزی بکەین لە قورئان و فرمودەکانی پێغەمبەری پێشەواماندا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه أجمعين. هذا سخوشي أم برنامج كما دعاكار وخير قرقل كاتماي ذخيرة وقيامة ومستود عندن بخومان وبمسلمانانش.
لە حقیقەتە ئەمانەت ئەگەر لە بڵین ئیسلامی پیرۆزەوە سەیری بکەین لە ڕۆنگەی دینەوە یەکێکە لە ڕەوشتە بەرزەکان یەکێکە لەو بنەما گەورانی ئیسلام کە زۆر داکۆکی لەسەرەکە و زۆر جەختی لەسەرەکاتەوە تەماشاکە لە چەند ئاەتێکاوە یەکێک لەو ئاەتانە ئاەتە پیرۆزانە بە نەسی ئاەت خۆی پرگار یعنی کەلیمەی ئەمانەت چەند جار باسەکە والذین هم لأماناتهم وعهدهم راعون کاتێ باسی صفاتی ئینسانی مسلمانەکە صفاتی متقینەکە یەکێک لەو صفاتانە ئەوەیە کە ئەمانەتیان بۆ ئەمانەت چۆن پارێزگاری لە ئەمانەتەکەن پارێزگاری باش لە ئەمانەتەکەن وە پەیمانەکانیشان بە هەمان شێوە ڕعایەتەکەن چاودێر ئەبن و باش ئەیبەنە سەرەوە إن عرضنا الأمانة على السماوات والأرض فأبين أن يحملنها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا أمانة وەکو جنابەت ئاماژەت پێ ئەمانەت ئەوە نییە تەماشاکە ئەم بەم ئاەتە بە سەراحەت ئەم ئاەتە ئەوە نیشانەدا کە ئەمانەت یعنی هەموو ئاین هەموو دین هەموو ئیلتیزاماتێکی دینی هەموو وەزیفەیەکی عیبادەتی بۆ ئینسان ئەمانەتە هەر شتێک لە ژیانە دینیە دنیای پێی هەڵەسێ ئەمانەتەش کە بە نەسی ئەم ئاەتە إن عرضنا الأمانة على السماوات يعني والأرض يعني ئەم بانگەوازەمان دا بەسەر ئاسمانەکان و زەویدا کە ئەمانەتە هەڵیان نەگرت پێیان هەڵ نەگیرا بەڵام وأشفقنا منها خۆیان لێ ئەدزیەوە وەکو بڵێ ئەترسان لێی وحملها الإنسان ئینسان هەڵیگرت مرۆڤ هەڵیگرت کاتێ ئینسان بەڕاستی کاتێ ئەمانەت هەڵ ئەگرێ ئەبێ بزانێت کۆڵێکی کاتێکە دێتە ناودینەوە کۆڵێکی بەسەر شانەوە کە پێوتری ئەمانەت ئیتر ئەمانەت لە هەموو ڕوویەکانیەوە سەیری بکەیت لە هەموو لە هەموو لایەنەکانیەوە بە هەموو شێوەیەک هەرچی ئینسان بەڕاستی بێوێ بیکات پێوتری ئەمانەت کەواتە ببوورە بۆچی لایەنی ئیسلامدا ئەمانەت پارێزی بە خاڵێکی گرنگ و پڕبەها ئەوەندە گرنگی پێدراوە بەڵێ چونکە ئەمانە ئەگەر ئینسان ئەمانەتی هەبوو کاتە خاوەنی ڕەوشتێکی بەرزە کاتێک کە ئەمانەتیشی لەلابوو کاتە ئەم ئینسانێکی بەسوودە بۆ کۆمەڵگا چونکە دژی ئەمانەت چیە خیانەتە ئەگەر خیانەت یعنی ئەمانەت نەما چی جێگایەگرێتەوە خیانەت جێگایەگرێت ئەگەر خیانەت بوو بە کار و کردەوەی ئینسان ئەو کاتە کۆمەڵگا و تاکەکانیشی کۆمەڵگاش چیان بەسەر دێ یعنی بەرەو ئەوە ئەڕۆن کە بەڕاستی ئیتر کۆمەڵگا هەڵەوەشەیە کە کەس سیقەی بە کەس نامێنێت کە یەکێک لە گەورە ڕەوشتە بەرز و بەها باڵاکان لەدەست ئەدەی کەواتە بوونی ئەمانەت یعنی بوونی ژیانێکی ڕاستەقینە بۆ مرۆڤایەتی زۆر باشە مامۆستا زۆربەی کەس ئەمانەت تەنها بە پارە و یان دەستکەوتێکی مادی ئەزانێت کەواتە ئەمانەت بە شێوەیەکی گشتی چییە و چی ئەگرێتەوە بۆ نمونە ئایا کەسێکیش کە قسەیەکیان باسی کەسێک لەلایەکە دەڵێ بە ئەمانەت بێ لەلادایە ئەمەش بە ئەمانەت دەدرێت یان تەنها ئەوەیە کە دەستکەوتێکی مادیە ئەمانەت لەوە چێ خەڵک بڵێ تەنها بزانی کە هەنێک کەسێک شتێکی لادانێ لەوە چێ لە کوردەواری زیاتر ئەوە بەرجەستە و بێ و زیاتر لای خەڵک وا فەهم کرابێ و تێگەیراوێ کە ئەمانەت ئەوەیە تۆ شتێکت لابێت باش بیپارێزی بۆ من شتێک دای ئێوە دانێ من کاکەوە بەڕاتان بێت ئەڵی باشەوە ئەمانەتە لامیانە ئەوە وەکو ئەمانەت بالات بێت ئەوە خۆی بەشێکە ئیسا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بە صادق الأمین ناسرا بوو هەر لە مناڵیەوە هەتاکو کاتی کە پەیامی پێگات خەڵکی مەکە بەو شێوە ناسیبیان کە کەسێکی دەستپاک و ئەمینە صادقە جا ئەمانەت وەکو جەنابەت ئاماژە پێدا یعنی هەموو ڕووەکان ئەگرێتەوە یعنی ئەگەر تەماشا بکەی هەر لە عیبادەتەوە لە هەڵس و کەوتی ئینسان خۆیەوە وەکو هەروەکو قسەکردنیش بۆ نمونە ئەڵێ ئەگەر کەسێک ویستی قسەیەکرد بۆ بکە ئەوە ئاورداوە بەربەم لەولا یعنی بزانێت کەس دیار نییە ئەوە بێتە ئەمانەت ئەبێ بیپارێزی ئەبێ بە هیچ شوێک باسی نەکەی و کاتە ئەگەر ئەمانەت ورد بکەینەوە لە زۆر جوانی بەکانەوە هەموو ئەگرێتەوە ئیسا بڕنە هەر بۆ لایانی عیبادەت کاتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی نوێژەکە فەرمووی من حفظها وأتمها كان له نورا وبرهانا يوم القيامة كاتك هر كسي كباراستي يعني شي باراستي يعني او شوي كبيويسته بجي هنا التزام بتواويتي بيوكل يعني امانتي جاند جيجي خوي او بيت نور وبرهان بو الى قيامته باشا اما لاني بين ولين لاني عبادتي لاني معاملوهم سكوت هر كسي قسيك بوبكا ئەگەرتی بابینی خۆمان ببوون منە ئەمانەتە لایەنی کرین و فرۆشتن یعنی تۆ خەڵک لە بازارە ئێستا بەڕاستی ئەو ئەمانەتی زۆر جار زایع کردووە کە شتە جوانەکان بەدەر ئەخا و شتە خراپەکان ئەشارێتەوە و
یان بە ئەسڵ ئەداتی لە ئەسڵ نیە و عادیە بۆ نمونە وەرحاصل ئەمەش ئەمانەتە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بەلای کابرایەکە هەڕوات دەستی لە گەرمەکەیدا سێری کرد یعنی ژێرەوەی تەڕوتی ئەمە چی بە بۆ وایە وتی وەڵی پێغەمبەری خوا باران تەڕی کرد فەرمی ئەی بۆ نەتخستە سەرەوە با خەڵکی هەموو ببین من غەشە فەلەیسە منی لە ڕیوایەتێکا من غەش لەنا فەلەیسە منا کەواتە ئەمە غەشی کردووە چی کرد ئەمانەتی زاعی کرد بەڕاستی کەواتە ئەمانەت جوانی بوو لایەنەکانی ئینسان هەر هەمووی ئەگرێتەوە تایبەت نییە بە یەک لایەنەوە هەرچی کە ئینسان دەستی باتێ بەڕاستی ئەتوانین بڵێن ئەمانەتە زۆر باشە کەواتە ئەگەر کەسێک ئەمانەت نەپارێزێت ئەبێ سزاکی چی بێت لە ئیسلامدا کەواتە ئەگەر کەسێک ئەمانەتیگەروتر ئەمانەت نەپارێزی لە لای ئینسانەکان هەر بە کەسێکی باش ناو نابرێت بێتە کەسێکی خراپ بەرامبەر بۆ کەسە بەڵام بێ لاین ئیسلام سزای چی بێت بەڵێ ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنەسی کوڕی مالیکە گێڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هیچ وتارێکە ئیلا ئەمی ئەو لە هەموو وتارەکانی جمعەیە بە تایبەتی ئەگەر وتاری گشتیش ببێت هەموو جارێ ئەوەی بیری مسلمان ئەخستەوە لا ئیمانە لمن لا ئەمانەتە لەه ولا دینە لمن لا عهد له ئیمان کەسێک کە ئەمانەتی نەپارێزێ یعنی بە چۆنەڵێ کەم سەیری ئەمانەت بکە ئەوە ئیمانی نییە چونکە ئەمانەت لە حەقیقەتە بەڵگەیە لەسەر ئیمانی ئینسان ئەگەر ئینسان ئیمانی قایم و تەواو بوو ئینسان ئیمانی هەبوو بە تەواوی باوەڕێکی دامەزراوی هەبوو کاتێ ئەمانەتیشی هەیە کە ئەمانەتی نەبوو ئەو معنای یعنی نەقص لە دینەکەی هەیە لا ئیمانە لمن لا ئەمانەتە لەه خەڕەشێکی زۆر گەورەیە تۆ کە ئەمانەت نەپارێزی معنای ئیمانت تەواو نییە ئیمانت نییە یان ئیمان نقصانی هەر نیتە والعیاذ بالله ولا دینە لمن لا عهد له وهر کەسێک پەیمانیش ناباتە سەر دینی لەقە دینی نەقسی تیا یا دینی نییە یا باوەڕی نەکەواتە هەڕەشێکی زۆر گەورەی کە پێغەمبەری صلی الله علیه و سلم بە خەڵکی بڵێ مادام ئەگەر یعنی نیشانی چونکە نیشانی بەڵگە لەسەر ئیمانی ئینسان و تەواوی ئیمانی باوەڕی ئینسان بەخوا و بە ڕۆژی دوایی ئەوەی کە بەڕاستی ئەمانەت پارێزێ بۆ ئەمانەت دەپارێزێت چونکە ئەترسێ لە پرسینەوەی خوایی چونکە ئەو کەسانی کە ئەمانەتیان نەپارێستوە کەسانێکن کە باوەڕیان بە دین نەبووە کە باوەڕیان بە قیامەتێک نەبوو باوەڕیان بە لە پرسینەوەکی نییە لەبەرەوە بۆ لە دنیایانەی خۆم بە هەرچی شێوەیەک دەستم کرد بتوانم ینی کاری خۆم بکەم کەواتە ئەو کەسی ئەمانەتی نەپاراست ئیمانی نییە و ئەتوانین بڵێن زۆر باشەکەی لەق مامۆستا بێگومان ئەبوو زەڕی غیفاریەکێکە لە هاوڵە زۆر ڕاستگۆ و لە پێشینەکانی پێغەمبەری پێشەوامان داوای بەرپرسیارەتی و کاروبارێکی سیاسی و دەوڵەتداری لە پێغەمبەری پێشەوامانەکە فەرمیەوە کاروبارە ئەمانەتە و بە کەسانی لاواز ناکرێت بابینە سەر کایە سیاسی و حکومەتداریەکە هەر لە من و شەیدا پێشکەشکارین جەناب مامۆستای کیانی ئەو پەرلەمانتارە ئەو وەزیرە ئەو سەرۆکی دەوڵەتە ئەو سەرۆکی حیزبێکە ئەمە تا چەند بەرپرسیارەتیە و پێویستە کامانن ئەو سنوورانەی کە مرۆڤتیاندا کەوێتە خیانەتکردن لەو بەرپرسیارەتی کە کەوتوێتە سەرشان بەڵێ ئەمانەت کەوتمان ئەگەر وردی بکەین لە بۆ تاکەکانی کۆمەڵگا فەرقی هەیە بە پێی چۆنەڵێ مەسئولیەت و بەرپرسیارەتیان هەتا کۆگاتە ئەوەی کە کاروبار و زەمامی ئوموری وڵاتی بەدەستە تەمەن ئەوان زیاتر پێویستیان بەوە هەیە کە ئەمانەت پارێز بن چونکە ئەوان بە نەسی ئاەت و بە نەسی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەرکێکی گرانیان لەسەر شانە خۆی پەروەردگار کە فەرمی وەقیفوهم ئینەهم مەسئولون ڕایان بگرن ئەمانە بەرپرسیار بوون یەکی لە تەفسیرەکان ئەوەیە کە لە بەرپرسیار بوون لە دنیای ئەمانە خاوەنی چۆن خەڵکێک لە ژێر دەستیان نابووە ئەمانە بڵێن کاروباری وڵاتیان بەدەستەوە بووە ڕایان گرن حساب و کتابیان لەگەڵا بکەن کەواتە مەسئولیەتە پاشان ئەو کەسێکی کە بڵێن کە هەر کەسێک لایانی خۆی بۆ خۆی مەسئول لە هەموو لە هەرکە شتێکە لە بەردەستاتی بۆ منە باوکێک مەسئول لە مناڵەکانی دایکێک مەسئول لە مناڵەکانی مەسئول لە ماڵی مێردەکەی پیاوەکەش مەسئول لە ئافرەتەکەی لە خێزانەکەی بۆ نمونە کەواتە مامۆستا حاڵەتێکا ببوورە کە پیاوان خیانەت یاخود دڵپیسی یان ڕەزیلی لێدان هەر سوکایەتیەک بێت کە بەرامبەر بە ژنەکانیان بەکاریانێن ئایا ئەمانە دەچێتە چوارچێوەی خیانەتیان نەپاراستنی ئەمانەتەوە بالضبط هەموو چونکە تۆ
نتوانی ئەوەی کەلاتە بیپارێزی کاریەک لە حەجی ماڵاوەیە پێغەمبەری پێشوامانە فەرمێ ئافرەتان ئەمانەتێکن لای ئەوە بە پەیامی خوای بۆتان حەڵال کراون کەواتە ئەمە وەکو کەواتە بیزەوت وایە پێغەمبەری یەکێک لە وەسیەتەکانی کە لە حەجەت الوداع فەرمی استوصوا بالنساء خيرا فإنهن عوان عندكم ئەوان ئەمانەتن لای ئێوە باش معاملەیان لەگەڵا بکەن بە جوانی لەگەڵیان بجوڵێنەوە کەواتە بڵێ هەر کاتێک هەر کەسێک هەر پیاوێک بۆ نمونە لەگەڵ خێزانەکەی بەو شێوەی کە پێویستە لە هەموو وەکوکە وعاشروهن بالمعروف ئەگەر هەڵسوکەوتی جوان نەبوو لە هەر شتێکە لە کۆمەلگایە لە دینە بە عورف و بە دین پێوترا ئەم ڕۆشتێکی باش ئێە ئەم جۆرە تەبیعەتێکی باش نییە ئەچێتە ئەو چوارچەوەی نەپاراستنی ئەمانەتەوە لە ڕاستیە بۆیە وتمان ئەمیری وڵات و دەسەڵاتداریش هەر بە نەسی حەدیث هاتووە والأمير الراع عن رعيته والرجل راع في بيته ومسؤول عن رعيته والمرأة راعية في بيت زوجها ومسؤولة عن رعيتها همو يعني مسؤوليات يقصد سر شاني هل يكن لإما جعل أميري بڵێن سەرکردەی وڵاتەوە بگرێت تاکو خواردترین کەسی کۆمەلگا هەر یەکە بۆ خۆی بەشی خۆی بە نیسبەتی خۆی بە ڕێژەی خۆی مەسئولیاتی لەسەر شانە بەڵام ئیتر مەسئولیاتی ئەوان گەورەترە مامۆستا زۆر جار پێم وابێ فەرمودەش ئەگە فەرمودەش نەبێ واتایەکی جوانی هەیە کە خەڵکی لەسەر ئاینی پادشا و گەورەکانیان واتە ئەوە کۆڵێت سەرۆک عایلە یا سەرۆک وڵات چ کردەوەیەکی هەبێت چه ئەخلاقێکی هەبێت بێگومان ژێردەستەکانیشی ئۆتۆماتیکی بە شوێنیان ڕۆن نەپاراستنی ئەمانەت لە کۆمەلگا بەتابەت لای تاکەکان تا چەند نیشانە و ئاماژەیە بەوەی کە دەسەڵاتدارانی ئێمە هیچ ئەمانەتێکیان نەپاراستوە هەر لە دەرامەتی کانزایی هەر لە سنوورەکانمان هەر لە شکۆ و حرمەتی بۆ من ئەو تاکانی کە لە ژێر دەستیایەت ینی بەجۆرە لە جۆرەکان تاکی کوردی ئێستا هێندە شکۆی شکێنراوە هێندە بۆ منە سەروەری پێشێلکراوە هێندە دەرامەتی بۆ منە خوراوە و بە زەلیلانە ژیانراوە ینی هەست بە هیچ ئینتیمایەک ناکا بۆ وڵاتەکە ئەمە تا چەند دەچێتە چوارچێوەی ئەوەی کە پێویستە دەسەڵاتداران ئەمانەت پارێز وەکو چۆن عومەری کوڕی خەتاب فەرمێ ئەگەر مەڕەلاتەیە لە فڕات و شاخەکانی عێراقا پێڵکەوێ من ئەترسم خوای گەورە حەسەم بکات لەسەرەوە چووکە من بەرپرسیەوە مەڕەلاتەیەش بووم جوانە جاگەر تەماشاکەی قسەیەک هەیە ئەڵێ ئەگەر سەرۆکی وڵات بۆ نمونە سێوێکی بەدزی لێ کردەوە نابێ گلەی بکات لە خوار خۆی ئەگەر لە ڕێگەوە درەختەکە دەربێنن ڕاستی ئەگەر ئینسان مەسئولیەتی گەورەی کەوتە سەرشانی وەکو بەڕێوەبردننی وڵات ئەگەر هاتوو ئەم خۆی ئاسانکار بوو بۆ دزی و جەردەی و گەندەڵی هیچ نابگری لە خوار خۆی بکات کە ئەوانیش بە چۆنڵێ ئەم ئاوی بۆ ڕشتون بە شوێن پێ ئەویان هەڵگرت و ئەمەیەک بۆ ئەو ترسەشان نەماوە لەوی کە ئەگەر حاکمی وڵات عەدالەت پارێز بوو و ئەمانەت پارێز بوو و خەمخۆری داهاتی ینی ئەوەی کە لەناو وڵاتە هەیە هەبوو داهاتی وڵاتدا هەرچی بێت خەمخۆر بوو تر خەڵکەکەشی بەڕاستی خەمخۆر ئەبن خەڵکەکەشی بەڕاستی شوێن پێی ئەو هەڵگرن الناس وەکو تۆتە عەلى دینی ملوکیهم یعنی لەسەر ڕەوشتی پاشاکەیان پاشاکەی وڵات دەسەڵاتداری وڵات ئەگەر هاتوو کەسێکی عادل بوو کەسێکی ئەمانەت پارێز بوو کەسێک بوو کە خەمخۆری وڵات بوو بەڕاستی تر خەڵکەکەشی شوێن پێی ئەو هەڵگرن و ئەو شتێ ئەوەی کە پێوترە گەندەڵی و فەسادی ئیداری و مالی بەڕاستی ناتوانێت لە ناو وڵاتە بڵاو بێتەوە بە هیچ شتێک یعنی ڕێگای بۆ ناکرێتەوە چونکە بۆ ئەوەی کە لەسەرەوەیە توانیەتی خۆی پارێزێت ئەگەر زۆر زەختیش نەکا لە ژێردەستەکانی بەس بە تەنها ڕۆشتی خۆی کە چۆن بێت ئەو ڕۆشتە دابەزێ بۆ ناو کۆمەلگا و خەڵکی لەژێرسایە بەختەوەرە بن ئەگەر خۆی کەسێکی وە عادل بێت بۆیە ئەو نمونە جوانە بەرجەستە گەورانی کە لە مێژووی ئیسلامی پیرۆزە بۆ ئێمە تا ئێستش ماوەتەوە کە خەڵکیش ئێمە موسڵمانشتان نازی پێوەکەن کە عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێت چۆن بووە لەگەڵ بەیتولمالە چۆن بووە بۆ نمونە چۆن حتا حوشترێکی بەکار نەهێناوە کە یعنی چۆن جیاواز بێ لە هی خەڵکی تر و ئەگەر هەتا بۆی کرابێ هی بێتولمالی بەکار نەهێناوە یان ئەوەی کە جەنابتە فەرمی ینی گریاوە بەوەی کە بزنێک لە هەر شوێنێک پێی هەڵکەوێت عومەر تۆ مەسئولی چونکە ڕێگاکەت بۆ چاک نەکردووە ینی ئەمانە بەڕاستی هەموو نیشتانی ئەوەن کە دەسەڵاتداری وڵات ئابێ ئاوا خەمخۆر بێ و ئیلا وڵات بەرە و فەسادی و خراپەکاری زیاتر هەنگاوانێ ئەگەر ئەوان لەسەرەوە خراپ بن
باسمان لە سزایی ئەوە کرد کە ئەگەر کەسێک ئەمانەت نەپارێزێت کەواتە پێچەوانەکەی ئەگەر کەسێک ئەمانەت پارێز بێت سوودەکانی چیە و چ گرنگێکی بۆ کەسە خۆیە بێت. بەڵێ ئەو کەسە خۆی بۆ خۆی ئەناسرێ بەوەی کە کەسێکی سادقە و کەسێکی پارێزەرە و کەسێکی مخلیس و دڵسۆزە کە ئەو کەسی کە ئەمانەت پارێزە نیشانی دڵسۆزیەتی کاتە کەسی دڵسۆز هەمیشە بۆ وڵات هەمیشە بۆ ناو کۆمەلگا بە سوودە هەمیشە وە کەسێکیشە خۆشەویستی خوا پێغەمبەرەکەی سەلڵاهو عەلەیهی وسەلەم چونکە ئەو کەسی کە ئەمانەت ناپارێزێ خیانەتی کرد و خیانەت خائینیش دای خوا پێغەمبەری خوا چیە منبوز و بێزراوە بێجگە لەوەی سزای بۆ دانراوە بە هەمان شێوەش ئەو کەسێکی کە خاوەنی ئەو ڕەوشتە بەرزێک کە پێوترێ پاراستنی ئەمانەت هەم لەناو خەڵکیە خۆشەویستە چەند تەماشاکە پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم یعنی دوژمنەکانیشی شاهدی ئەوەی بۆدەن کە ئەمانەت ئەپارێزێ حتاڵێ کاتێککە ئەبوو سفیان چۆ لای هێرەقل پرسیاری ئەوی لێ کرد ئەیەقدر پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم غەدرەکە یعنی خیانە لە ئەمانەتەکە شاهدی بۆدا کە نەخێر بە هیچ شێوەیەک ئەو کە لە بناڵیشەوە کەسێکی سادق بوو کەسێکی ئەمانەت پارێز بکاتە خۆشەویستیە یعنی خۆشەویستیەک بۆ خۆی دروستەکە ناو دڵی خەڵکیە و ڕێز و مەحەبەتێکیش ناو خەڵکیە بەڕاستی بۆ خۆی بەرجەستەکە و بە پەنجە ئیشارەتی بۆ کرێکە ئەمە ئینسانێکی ئاوا بەڕێزە کە ئینسانێکی پاکە ئینسانێکە کە بەڕاستی ئەوەیە کە ئەڵێ سەری خۆتی پێ بسپێرە ئەوەی زۆر جاوتمانە فڵان کەس کاکە خەمی ئەو نەبێت تۆ سەری خۆتی پێ بسپێرە ئەوە چەند گەورەیە بۆ ئینسان بەڕاستی کە زۆر باشکۆتا پرسیار زۆر بە کورتی بەرپرسیارەتی و ئەمانەت پارێزی تاک لە فەرمانگەیەکەوە لە ماڵی خۆیەوە تا فەرمانگەیەک تا کۆشکی سەرۆکایەتی هەم وڵاتە بۆ نمونە زۆر جا بەرامبەر بە مڵکی گشتی خەڵک بەرپرسیارەتیکی هەیە لە نەپاراستنی ئەمانەتە بۆ منە زۆر جا بیستمانە وەکو لێکردنەوەی مویەک نازام لە فڵانە ئاژەڵ وایە ینی مەبەستیەوەیە مویەک ئەگەر لە ئاژەڵێ بکەیتەوە چ هینێکی حکومەتی ژەوە ئایا بۆ منە سیرکردن و تێگەشتنی ئێمە بۆ ئەوەی کەوا مێزی قوتابخانەیە گڵۆپی پارکێک نازام محاجرەی پارکێک بشکێنین ئایا ئەمە تا چەند دەچێتە چوارچەوەی وەکایمە ئەمانەتمان نەپاراستوە وڵای لە حقیقەتە گەورەترین گوناه و تاوانەکە ئینسان بەڕاستی دەست بەرێ بۆ مڵکی گشتی بە پاساوی ئەوەی کە حکوومەتەکە ئەوەی کەم پێویستمە نامداتێ یان زوڵم لەیەکە یان عەدالەتێ هەر شتێک لە بابەتانە چکە ئەوە مڵکی ئەو نییە مڵکی گشتیە مڵکی عامە مڵکی هەموو کەسێکە بۆیە بەڕاستی دەستبردن بە ئەو جۆرەشتانە بەڕاستی خیانەتە لە ئەمانەتێکی گەورە لەسەر شانی ئینسان خیانەتە لە هەموو کۆمەلگا یعنی تۆ منە کارەبایەکی کاڵی مادەم حکوومەت کارەباکەکەم ئەیا منە چی گڵۆپە هەڵیەکەم و واکەمەوە چی ئیش پێەکەم لە داخەوە ئەوە تۆ زەرر لە خەڵکی تر داوە خۆ زەرر لە حکوومەتەکە نەداوە پاشان بە هەمان شێوە تۆ دەیت بەڕاستی هەر کەسێک لە هەر دائیرەیەکە لە هەر شوێنێکە بڕونە معاشێکی زیادەی هەیە وەکو کە ساڵەن لە یەک معاشەوە تاکو 5 معاش هەیە و بندیوار هەیە چی هەیە ئەمانە هەموو ئەمانە بەڕاستی ئەگەر ئەمانەتی ئینسان ئەمانەت نەدڵ و دڕونیا هەبێت و بەهایەک بۆ ئەمانەت دابنێ و ترسێکی هەبێت لەوەی کە ئەمە خیانەتە بەڕاستی ئەو جۆرە ئیشتانە ناکات بۆیە بەڕاستی یعنی دەستبردن بۆ مڵکی گشتی گەورەترین خیانەتەوە لە دائیرەیەک و بیگرە تاکو قوتابخانەیە تاکو هەر شتێکی ترکە کە مڵکی عام و مڵکی هەموو کەسێکە یو کاتی خۆی تەماشاکە ساری علوج حرامەکرا لەبەرچی لەبەران کاکە مڵکی ئەو خەڵکەیە خۆ هی حکوومەتەکە نییە ئەگەر هی حکوومەتەکەش بە هی تاکێکی ئەو حکوومەتەیە هی ئەوە نیە بڵێنی تایبەت هی حکوومەتەکە بێ و کە ئەوە زوڵمی کردوەوە ئێستا لەبەرەوە زۆر شت لەو بابەتانە هەن کە بەڕاستی ینی ئەگەر ئینسان ئەمان لە دڵ و دڕونیا هەبێت نابێت دەستی ببەرێ بە پاساوی ئەوەی کە حکوومەتەکە گەندەڵە یا حکوومەتەکە ئەوەی کە پێویستە نەیداوە بە میلەتەکەی لەبەرە بەڕاستی خیانەتە لە ئەمانەت بەڕاستی ئینسان هەرچیەک بکاکە زەرەر بە کۆمەلگاکەی بگێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هادی محەممەد زانایانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زۆر بەخێر بەڵێ بینەرانی عزیز پاش ناوبڕێکی کورد دەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام دەبین لەگەڵ. بەرپرسیارەتی تاکە کەس لە کۆمەڵگەدا تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بەڵێ عزیزان بێگومان لە زۆربەی زۆری کۆمەڵگەکاندا مرۆڤ گەلێکی زۆر هەن کە بەبێ هیچ وەکوڵێ بەرپرسیارەتیەکی
سەپێنراو بە سەریاندا یان بۆ بەرپرسیارەتێکی حکومی و حیزبی بە کۆمەڵە کاری خۆبەخشی هەڵەستن و دەبنە نمونەیەکی جوان لە کۆمەلگەکەی خۆیاندا هەوڵ دەدەن ببنە باخچەیەکی ڕازاوە بۆ خزمەتکردنی تاکانی کۆمەلگە بەبێ جیاوازی. ئەمەش زۆر بەکەمی ڕووەدا بە تایبەت لە وڵاتانی ئەوروپادا خەڵکانێک دوای ئەرکە حکومیەکان یا دوای خانشینبوونیان بە کارە خۆبەخشیەکان هەڵەستن و بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بە کۆمەلگەکە وایان لێ دەکەن کەوا هەر بەردەوام بن لە خزمەت و کۆمەڵێ پرۆژە و پلانی جوان و داهێنەرانە پێشکەشی تاکەکانی کۆمەلگە و خێزان و کۆمەلگەکان بکەن. بەڕێز مامۆستا تۆفیق مستەفا مامۆستای قوتابخانەیەکێکە لەو کەسانەی کە لە شاری هەڵەبجەی شەهید لە ماوەی ڕابردوودا بە بەرپرسیارەتی تاکە کەسی و هەوڵی تاکە کەسانی خۆی توانیوەتی کۆمەڵێ پرۆژەی زۆر جوان یا کۆمەڵێ کاری جوان پلانی جوان پێشکەشی دانیشتوانی هەڵەبجە و سنوورەکە بکات بۆ قسەکردن لەسەر ئەم جۆرە بەرپرسیارەتی تاکە کەسیە و هۆکاری پەنابردنی مامۆستا تۆفیق بۆ ئەم کارانە لە هەڵەبجەوە بەڕێز تۆفیق مستەفا میوانی تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژێ. مامۆستاگیان سڵاوت لێبێ و سپاس بۆ دەرفەتەی بەێمت بەخشی و دەستخۆشی بۆ وەرکە جوانت دەکەین. با سەرەتا لەوە بپرسین هۆکاری پەنابردنی کۆمەڵێ خەڵکو و جەنابیشتان بۆ بەرپرسیارەتی هەوڵە تاکە کەسیەکان یا کارە خۆبەخشیەکان لە کۆمەلگا بۆ چی ئەگەڕێتەوە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان سواز بۆ ئەم دەرفەتەی بەڕێستان زۆر سواسان دەکەم. بەڕاستی هەر کەسێک کە خۆی بە موسڵمان بزانێت خۆی بە بەرپرسیار دەزانێت بەرامبەر بە نەتەوەکەی بەرامبەر بە گەلەکەی بەرامبەر بە شارەکەی پاشتر بەرامبەر بە گەڕک و خزم و کەسەکانی. لەبەرەوە لەو ڕوانگەیەوە من بۆ کارەکانم ڕوانیوە کەوا هەمومان بەرپرسیارین لەم ژیانەدا چۆن ئەرکی ئاینیمان لەسرە بە هەمان شێوە ئەرکی خزمەتگوزاریشمان لەسرە. جا ئەمە چی بەرپرسیارەتیت هەبێ لە حکوومەتە یان وەکو تاکە کەسی ئەم کارانە بکەیت. بەڵێ من بە ئەرکێکی ئاینیم زانیوە خزمەتکردنی گەل و نیشتمان و نێتەوەکەم. زۆر باشەکەواتە مامۆستا بۆچی حکوومەت ئەرکی بەرپرسیارەتی لاوازە یاخود هەرنیەتی نمونەی زیندوشمان جەناب چیکە ئەم بەرپرسیارەتی و خستۆتە سەر شانی خۆت و بە شێوەیەکی خۆبەخشی خزمەت بە خەڵکی ناوچەکە و دەکەی؟ بەڵێ سەرەتا حەزەکەم ڕاستێکتان پێ بڵێم ئێمە ئەنجومەنێکمان هەیە لە گەڕەکدا وەکو عەشرەتیش من تاکێکم لە ئەنجومەنەکە بەڵام زیاد لەوانی تر من ئەرکەکانم گرتۆتە ئەستۆ بۆی ئەو ڕاستیە بزانین. بەنسبەت پرسیارەکەتەوە حکوومەت بەڕاستی یعنی لە چاو ئەو بەرپرسیارەتیان نییە کەوا میلەت و گەل چاوەڕوانی دەکات. میلەتیش مودەتێکی زۆر چاوەڕوانی کرد کەوا حکوومەت هەستێت بە بەرپرسیارەتی خۆی و ئەو ئەرکانەی کە لە ئەستۆیەتی بە ئەنجامی بگەێنێت. بەڵام چاوەڕوانکردنی حکوومەت بەڕاستی زەرر تەنها لە خۆمان بۆیە میلەت ئەوانەی کە دڵسۆزن ئەوانەی کە خەمیانە ئەمان خستۆتە سەر ئەستۆی خۆیان. ئەگەرنا ئەمە کاری حکوومەتە کە پرۆژەی خزمەتگوزاری بکات کە ئەو پرۆژە سەرەتایانەی کە خەڵک لە کارەبا لە ئاو لە جادەوبان لە بینا و ئاوادانکردنەوە ئەرکی حکوومەتن. بەڵام ئێمە وەکو موسڵمان چاوەڕوانی ئەوە ناکەین کە حکوومەت هەستێ بەم کارانە بەڵکو ئەوەی بە پێی توانای خۆمان بێت هەرکێ لە ئاستی خۆیەوە پێویستە ئەم کارانە لە ئەستۆ بگرێت. زۆر باشەکەواتە مامۆستا گرنگترین و کار و پرۆژانەی کە جەنابتان بە ئەنجامتان گەیاندووە لە پارێزگای هەڵەبجە ئەو کار و پرۆژانەتان چین ئەگەر ئاماژەیەکیان پێ بدەیت؟ سپاس. بەڵێ وەکو باسم کرد ئێمە ئەنجومەنێکمان هەیە بەڵام زیاتر من کارەکانم گرتوتە ئەستۆ و من زیاد لەوانی ترواتە زیاد لە کاری ئەنجومەنی خۆم کاری ترم کردووە. بەڵێ لەوانە قتاوکردن و شۆستەکردنی گەڕەکەکانمان هەر لە 2005ەوە ئێمە خەریکی بووین. ئەوانە هەروەها کردنەوەی مزگەوت و هۆڵی بۆ پرسە هەروەها هۆڵ بۆ پرسەی ژنان تاپۆکردنی عەرزەکان و هەروەها جادە و ڕێگەی دەڤەرەکەماندا زۆر لە گوندەکانمان جادەیان لەسەر نەبووە. ئێمە جادەمان بۆ بردوونەتەوە ئەڵبەت بە هاوکاری ئامێرەکانی حکوومەت بەڵام گاز و پێویستاتی هەموو لە ئەستۆی خۆمان بووە. بەڵێ کەواتە چی وای لە ئێوە کردووە کە ئەم بەرپرسیارەتیای لەبەری ئەوەی حکوومەت هەستێت بە ئەنجامدانی ئەم کارە
ئێوە ئەم بەرپرسیارەتتان خستۆتە سەر شانی خۆتان و هەستاون بە ئەنجامدانی ئەم کارانە چی وای لە بەڕێستان و لە ئەنجومەنەکەتان کردووە؟ بەڵێ وەکوتم یەکەمیان وەکو ئەرکێکی ئاینی بەڕاستی چونکە ئیمامی عەلی دەفەرمێت ئەگەر من چەند ساڵ لە مزگەوتە عیبادەت کەم بەقەدەر ئەوەی نازانم کەوا ئەرکێک یا کارێکە کار ئاسانیەک یا سڵحێک لە بینی دوو کەسا ڕێک بخەم بەڵێ وەکو ئەرکێکی ئاینیە خزمەتکردنی خزم و کەس و کار و عەشرەت و گەڕەک و شار ئەمە وەکو ئەرکێکی ئاینی پاشان وەکو خەم خواردن لە خۆمان کە بەڕاستی کاتێکە حکومت نایەتە وەکو پێویست نایە بەدەم پرۆژەکانەوە پرۆژەی وایە بڕاتان هەیە بە شەیداخان یعنی 15 ساڵ ئێمە بەدوایەوین 15 ساڵ لە 2005ەوە ئێمە بەدواین لە 2015 پرۆژەکە وەکو بیر لێدان وەکو چەند پرۆژەیەکی تر ڕاکێشانی شەبەکەی ئاوی بۆ گوندەکان اینجا هاتووەت بەدەم داواکاریەکەمانەوە بۆیە خەم خواردن لە خۆمان تا وەکو بڵێ ئەگەر چاوەڕوانی نازان دەراوسێ بیت ئەوە ماڵ وێرانە ئێمە چاوەڕوانکردنی حکومت بین هیچمان بۆ نەدەکرا بۆ ئەوەی کەوا خۆمان خەم لە خۆمان خۆین بە پێویستمان زانیوە کەوا بەدەمی ئەم کارانەوە بین و کار بۆ خۆمان ئاسان بکەین. زۆر باشە. کەواتە مامۆستا تۆفیق تۆ پێ دوایە کە ئەگەر هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە بتوانێت لە بری حکومت ئەو کار و پرۆژانە ئەنجام بدات ئایا توانای هەیە کە ئەمنا بەرپرسیارەتی حکومت ئەو بیخاتە سەرشانی خۆی و هەموو کار و پرۆژەکان لە بری حکومت بە ئەنجام بگێنێ و ئایا هەموو تاکێکی کۆمەڵگا و توانایی هەیە؟ بە دڵنیاییەوە نەخێر یعنی ئەوانەی کە ئەتوانن کار بکەن هەم لە ڕووی بەدەنیەوە کە توانیان هەبێ و هەم ئەو ڕەغبەت و تااقەتیان هەبێ کە من ئەو کەسانە کە ئەم کارانە لە ئەستۆ بگرن بەڕاستی ئەمە ئەرکی حکومەتە و ناتوانن سنووریان دیاری کراوە کاتێک تۆ پرۆژەیەکی و ئابینی کسەرەکەین 200 میلیۆن 100 میلیۆنی تێچێ بەڕاستی تۆ هاوڵاتی ناتوانانی ئەمە بکات یعنی ئەمە ئەرکی حکومەتە بەڕاستی ناچاریە کاتێک هاوڵاتیان پەنا بۆ ئەم خزمەت گوزارە دەبن من لە بەدوادات چوونم بۆ پرۆژەکان بەڕاستی زۆر ڕاستیم بۆ دەرکەوت کاتێکە چوون بۆ کارگەیەک یا بۆ کۆمپانیایەک داوای هاوکاریم لێ دەکردن یا بۆ چیمۆنتۆ یا بۆ بلۆگ یا بۆ لم یا بۆ شیش یا بۆ ئەوانە دەمبیست لە دەمی ئەوانەوە کەوا ئەیوەڵا فلان جادە فلان بینا فلان ڕێگەوبان ئێمە چیمۆتۆمان بۆ دابین کردووە ئێمە بلۆکمان بۆ دابین کردووە ئێمە لبان بۆ دابین کردووە ئێمە شیشمان بۆ دابین کردووە یا بۆ ئامێرەکان بە هەمان شێوە کە لێراوە حەزەکەم یانی بەڕاستی سوپاسی ناتوانم نایان ببم سوپاسی ئەو خێرخوازانە بکەم کە بەڕاستی توانیویانە باری لاری حکومت ڕاستکەنەوە بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجا ئەوەندەی خەڵکە خۆبەخشەکە هاوڵاتیان بەڕاستی خێرخوازان ئەرکی ئاوادانکردنەوە و چاکردن و جوانکردنی شارەکان کردوتە ئەستۆ زۆر کەم لەوە کەوا حکومت هەستاوە بەو ئەرکانەی زۆر باشە کەواتە چۆن دەتوانرێت ئەم بەرپرسیارەتە لە لای خەڵک لە لای تاک دروست ببێت؟ بەڵێ بە دڵنیایی یەکێک لەو هۆکارانە هۆکاری ئاینیە بەڕاستی کەسێک کە باوەڕی بە قیامەت هەبێ نابێت چاوەڕانی ئەوە بکە کەوا حکومت یا خەڵکی تر بەم کارە هەڵسێن چونکە بەڕاستی خزمەتکردنی خەڵک خزمەتکردنی خەڵکی یەکێکە لە ئەرکە ئاینیەکان کە پێویستە بەڕاستی تۆ بە عەمەل بیسەنجێنی کە ئەم دینە وەکو بۆ دنیا بۆ قیامەتە بۆ دنیایشە یعنی چونکە قیامەتی ئینسان بەهۆی دنیاوە دەست ئەکەوێت وەکوڵێ دنیا مەزرعەة الآخرة یعنی وەکو بڵێ بەروبوومی ئەم دنیا تۆ لە قیامەتە ئایچنیتەوە بۆیە یەکێک لە هاندەرانە هاندەری ئاینیە کە دەبینین حەقەتەن زۆرێک لەم خەڵکە هەژار و لێقەوما و داماوەی کە ئێستاکە بەهۆی ئەم حکومەتەوە کەوا بێ موچە و بێپارەکراوە هەر دەبینی خەڵکانێکی خێرخواز و مسلمانن بە پەنهان و بە ئاشکرا هاوکاری بێنەوایان و هەژاران دەکەن لە نیوەی شەوە جگەلەوەی کە خۆی و خوای گەورە ئەزانێ کەس نازانێ کاتێک ئەزانێ بە فەردە برن یا ڕۆن یا هەر پێویستاتێکی تر ئەینێرێتە ماڵێکی هەژار ماڵێکی کەم دەرامەت ماڵێکی کەم ئەندام دەبینی ڕێکخراوە خێرخوازیەکان کە زوربەیان مسلمانن هەز دەستن بەم کارانە جا ئەمە یەکێکە لەو پاڵنێرانەی کەوا دەتوانرێت پێی هەستێت
لەولاتی وەکو ئەڵێن وەکو ڕێکخراوی ئینسانی هەن کە بەڕاستی ڕێکخراوی بیانیەکانی دەستیان هەبووە لە ئاوادانکردنەوەی کوردستانە بە تایبەتی لە هەڵەبجا من شاهیدی ئەوە دەدەم کە ئەگەر دەسەڵات ڕێی بدایە کاری باشتیان دەکرد ئاوادانی باشتیان دەکرد بەڵام زۆر جارێک بە بیانی جۆرا و جۆر ڕێگریان لە ڕێکخراوەکان دەکرد کە بێنە هەڵەبجەوە من بۆ شایەتیەکی ئەعیان ساڵی 1990 بوو یا 8 بوو کاتێک منەظەمەی سویدی هات بۆ هەڵەبجە گۆستاف پەرلەمانتاری سویدی بۆ کردنەوەی ئەو خەستەخانە گەورەی عەنەب هاتنە مەڵبەندی ئێمە لە هەڵەبجە هاتین بۆ خزمەتێکی وە ئایا ئێوە ڕێ ئەدەن بەوەی کەوا ئێمە ئەم خزمەتە بکەین لە کاتێکا تەرجومانەکە کە هاوڕێی خۆم بوو دکتۆر مزەفەر هاواری بوو ئەو وەڵا باش منێ ناسی و من بەس من ئەو نەناسی و کاتی خۆی هاوڕێ بوون ئامادەی وتی مامۆستا بۆ شتێکی ئاوا هاتون ڕێ ئەدەن وتمان بابە ئامادەین بە هەموو شێوەیەک پارێزگاری و ئەمانەتی سەر و ماڵیان بکەین هەتا یەکێک لە برادەرەکانم دوایەکە هاتینە دەرەوتی تۆ بۆ شیواڵەتم بابە ئەڵێن لە کاتێکا لە زۆر شوێنەکانی تر لە تاڵانیان ئەکرا ئایان کوشتن ئایان برن ڕێکخراوە بیانیەکان بەڵام لە هەڵەبجە پارێزراو بوون و هیچ کەسێکیان لە گوڵی کاڵتیان پێ نەوترا بەڵێ ڕێکخراوە بیانیەکانیش بەڕاستی دەستێکی باشیان هەبوو لە ئاوادانکردنەوە ئەگەر ڕێگایان بدانە هەڵەبجە بە جوانترین شێوە ئاوادان دەکرایەوە. بەڵێ زۆر باشە مامۆستا ئایا کارە خۆبەخشیەکانتان تەنها لە پرۆژەی خزمەتگوزاری یاخود شتی بینراوە یان نەخێر لە ئاشتەوایی و چاکسازی کۆمەڵایەتی و بە هەم معنەویەکانیشتان پشتگوێ نەخستە و لەو بارەدا کارتان کردووە؟ ئەلبەت سەرەتا سوپاسی خوای گەورە دەکەم ئەگەر ئێوە ئەم پرسیارەتان نەکردا من بانکتان نەکردا پێویستی بە من نەئەکرد حقەتەن ئیتر خوای گەورە خۆی ئەزانێت کە ئێمە نیەتمان خوای گەورە بووە بەڵێ بە دڵنیایی دەستمان لە کۆمەڵایەتیە هەبوو وەکو ئەنجومانەکە و تایبەتی خۆم زۆر ناوبژیوانمان کردووە لە کێشەی زۆر قوڵدا لە کێشەی زۆر چارنووساسدا دەورمان هەبووە و دەورێکی کاریگەریمان هەبووە لە گەڕەکەکان لە ناو عەشەرەتەکاندا سوپاس بۆ خوای گەورە فەزلی خوای گەورەیە کە توانوێتی کە خەڵک ڕێزمان لێ بگرێت گوێمان بۆ بگرێت هەر پێشنیارێکمان بۆ کردن خوبەنیان کردووە بە تایبەتی لە قوتابخانەکانە لە هاوکاری قوتابخانەکان من کە وەکو مامۆستایەکیشتم لە قوتابخانەدا سوپاس بخوای گەورە کە سوپاسی مامۆستاکانیشم دەکەم بەڕێوەبەرەکەیشم دەکەم کە ڕێزیان لێگرتوین و توانیومانە کە ڕۆڵی کاریگەریمان هەبێت هەم لە قوتابخانەکەی خۆمدا هەم لە قوتابخانەکانی تردا بەوەی کەوا بتوانین کەوا هەم لە بنێوان قوتابیەکاندا ناو قوتابی مامۆستاکاندا هەم لە نێوان باوکاندا بتوانین کە کاریگەریمان هەبێت لەسەر ئاشتەوایی و لەسەر پەروەردەکردنی نەوەیەکی نوێ ئینشاءڵڵا. زۆر باشە مامۆستا کارە خۆبەخشیەکانی ئێوە ئەوەی کە باست کردوەوەی کە لە وێنەکاندا بینیمان دەبنەوە مڵکی گشتی و بۆ بەرژەوەندی گشتی خەڵک سوودی لێبێن لە جادەیەکەوە لە تەلبەنکردنی شوێنێکی گشتیەوە لە پڕکردنەوەی تاسە و چاڵ و چۆڵیەکانی شەقامەکانەوە پرۆژەی خۆبەخشیە تاکە کەسی ئێوە کامانن ئەو پرۆژانی کە بۆ سوودی تاکە کەزە بن هەر لە دڵنەواییکردنی هەتیوێکەوە لە پۆشتەکردنی هەژارێکەوە لە دڵخۆشکردنی هەژارێکی دیکەوە یان بۆ منە ئایا ئەو پرۆژە خۆبەخشیانەی ئێوە تا چەند بەدەر لە مڵکە گشتی و بەرژەوەندی گشتیەکە بۆ بەرژەوەندی تاکە کەسیش شتان کردووە؟ وەکوتم سوپاسی خوای گەورە ئەەکەم کە خوای گەورە توانێتی کە ڕێزێکمان پێ بدا خەڵک داواکانمان ڕەت نەکاتەوە بە دڵنیایی وەکوتم لەم سەرەتای خوێندنەدا کاتێکە یەکپۆشی کە بەڕاستی پرۆسەیەکی جوان بوو ئومێد دەکەم لە زانکۆکانیشا جێبەجێ بکرێت چونکە ئەوەی کە زیاتر لە ڕووی نەفسیەوە تەئسیراتی لەسەر قوتابی هەژارەکان هەیە بەڕاستی زانکۆیە کە قوتابی وا هەیە خوا پێداوە بە حەڵال پەیدا کردووە یا بە حەرام سەرەکەی هەر ڕۆژێک بە جلوبەرگێکەوە دێت بۆ زانکۆ ئەوانە گەر بتواندرێت بەدەر لە بەحسەکەی پرسیارەکەی جەنابەت بۆ ساڵی ئایندە زانکۆکانی بکرێتە یەکپۆشی شتێکی جوانە بەڵێ لەم سەرەتای خوێندنەوە کاتێکە بینی ماڵێکی وا هەیە 4 قوتابی هەبوو 5 قوتابی هەیە حسابم کردووە یەکی 80,000 90,000 ئەوێت هەم لە جلوبەرگ و پێڵاوە هەم لە قرتاسیەوە بۆیە کە ڕۆیشتوین هەوڵمان داوە کە لە دوکانەکاندا لە خاوەن سەرۆتمەندەکاندا داوامان کردووە داوای جلوبەرگمان کردووە پێڵاومان کردووە پێداویستەکانیمان کردووە بە سوپاسەوە هاوکاریان کردوین بەڵێ بەڕاستی ئەو تاکە کەسیانە
ڕۆڵی و کاریگەرێکی زۆری هەیە لەوانەیە ئێمە دەستگۆری قوتابێکمان کردبێت یا دڵنەوەی قوتابێکمان کردبێت بە شتێکی زۆر کەم بەس ئەمە بێتە پاڵنەرێکی باش بۆ ئەم قوتابێ بتوانێت زیاتر سوور بێت لەسەر خوێندنەکەی و لەوانەیە لە داهاتوودا ببێتە تاکێکی زۆر سودبەخش و زۆر دڵسۆز و زۆر زەرڕەنگین بۆ گەلەکەمان. زۆر باشە مامۆستا لە وەڵامی پێشوودا ئاماژەت بەوە کرد کە ئێوە لە بردننی جادەیە بۆ یەکێ لە گوندە دوورە دەستەکانی پارێزگای هەڵەبجە ئامێرەکانی شارەوانی و حکومت هاوکارتانن بەڵام بێگومان لە زۆر شتی دیکەدایە و پێویستان بە دەرامەتێگەیە پێویستان بە خەرجیەک هەیە هەر لە کرێکارێکەوە هەر لە کڕینی دەبێ ئاو نان خواردن بۆ کەسانی کە لە پرۆژەکانە کارەکەن سپۆنسەری کارە خۆبەخشی و تاکە کەسیەکانی ئێوە کێن کێ هاوکارتانە لەوەی کە وەکو لە خزمەتە تاکە کەسیەکان بۆ تاکە کەسیەکان یان بۆ بەرژەوەندە گشتەکان ئێوە کێ ئەو کەسانی کە خەرجی و دەرامەتی ئەو پرۆژانەی ئێوە دابین دەکات. بەڵێ ئەوکوتم سەرەکیەکان ئێمە ئەنجومەنێکمان هەیە داهاتێکی هەیە ئەنجومەنەکە لەو داهاتە بەڕاستی سەرفی دەکەین هەندێک جاریش من بە داواکاری خۆم لە خەڵکانێکی تری خێرخواست داوام لێ کردوون چی لە سنوور و گەڕەکەی خۆما بێت یا لە دەرەوە بێت ئەوە سەرچاوی داهاتمان بۆ کە بۆ ئەوەی باست کرد لە مەسروفاتی گاز یان خواردن یان شکانی ئامێرەکان لەو ڕێگەیەوە ئێمە توانیمانەکەەوە ئەوانە دابین بکەین. ئەمانە تا چەند ئەم کارانی ئێوە کە جێی دەستخۆشی و دڵخۆشین لە یەکادا تا چەند واکە کە حکومت کەم تەرخەم بێ لەوەی کە کاتێ بینێ ئێوە جادەیە بۆ گوندێکی دوودەست دەبن یان بۆونە کۆمەڵێ شەقام و شوێنە تێکچوەکانی شار ئاوەدانەکەنەوە بە ڕەنج و ماندووبوونی خۆدان تا چەند ئەمە واکە کە کاربەدەستانی پارێزگا یان بۆونە حکومت لە ئیدارەی حکومت لە پارێزگاکە کەم تەرخەم بن لە ئاست جێبەجێکردن و ئاوەدانکردنەوەی زیاتری ئەو شوێنانی کەوە دەستی بۆ بن مەبەستمەوەیە کاتێ دەبینێ ئێوەیەک بە ڕەنج و ماندووبوون و عراقی نێوچەوانی خۆتان بە پارەی گیرفانی خۆتان بە پارەی خێرخوازان ئەرکێک لەسەر ئەو لادەبن لەوە چێ بە جۆرێ لە جۆرەکان کەم تەرخەمیە ڕووی تێبکات و ئەویش دەستی ئاوەدانی و خۆشگوزرانی زیاتر وەکۆڵێ بۆ شارەکە درێژ نەکات. پرسیارەکەت بەجێیە ئەبێتە دوو باش پرسیارەکە بەشێکی فعلەن وایە قسەکەی جەنابتە کاتێک کە دەبینێت خوێندنگایەک دەکرێتەوە نەخۆشخانەیەک دەکرێتەوە جادەیەک چاک دەکرێت سیرەکەین ئەمە ئەو زیاتر پاڵی لێ دەداتەوە ئەڵێ خۆ ئەوە دابین کراوە ئەلبەت ئەمە بە شێوەیەکی گشتی ناڵێن بەڵام بە شێوەی خاڵ زۆر جار بۆ منە پرۆژەیە کراوەتەوە شەد نیە لە هەر لە شارە و پارێزگاکە ئێمە لە شارەکانی ترە ئەبیستینەوە لە ڕاگەاندنەکانەوە دەبینی خێرخوازێک کردوێتیوە دوایەکە بودجێ دەرچووە بۆ ئەو پرۆژەیە دوایەکە ئەو بودجەیە بەڕاستی سەرنگوم کراوە یەکێک لە سلبیاتەکانی ئەو کارانە من ئەمە لایە بەدەتا کە لە گوندێکە خێرخوازێکە ساوا بەکردنەوەی قوتابخانەیەک یا پردێک یا جادەیەک دوایەکە پرۆژەکەی بۆ دەرچووە دوایەکە نازانی بودجەی ئەو پرۆژەیە چی بەسەر هاتووە بە دڵنیایی سلبیاتێکی هەیە بەڵام هەندێک جاریش هەیە لە هەندێک بەڕێوەبەرە لە هەندێک بەرپرسە دەستخۆشیەکە بەڕاستی لەم کارانی هاوڵاتیان خێرخوازان ئەویش هەوڵەدا بەوەی کەوا جوڵەیەک بکە کاتێک ئەیگەنێتە سەری خۆیەوە ئەڵێ بابە من ئەگەر خەڵکەکە هاوڵاتیەکان نەبێت ئێمە بەڕاستی هیچ ئیشێکمان دیار نییە بووین بەهۆی گلەیی هاوڵاتیان ئەڵێنجا ئەمە حتى حکومەتمان بۆ چییە ئەوە تا هەمووی شوکارەکان خۆمان بەڕێوەی دەبین هەندێکیان هەن ئەمە هەڵدەسەنگێنن بە چاکی دەینرخێنن بەس هەندێکیشان هەیە بەڕاستی پاڵی لێ دەدەنەوە و زیاتر ئەبێتە هۆی سادبوونەوەی ئەو کارانە بۆیە لێراوە کوتم جێی دەستخۆشیە بۆ هەندێک لەوانە زۆر جار بەرپرسان هەیە من ئەم قسم زۆر جار بەخۆیان وتووە بەرپرسێک هەیە ئەوێت بەڕاستی ئیش بکە ئەوێ بەڕاستی کار بکە بەدڵسۆزانە بەبێت جیاوازی بەدەم بەڵامێکی زۆر جار ئەبینیت کە حیزب دەستی ئەگرێت نایڵێ ئەم خزمەتە بکات یان خوێندنەوەی سیاسی بۆ ئەکرێت خوێندنەوەی تەڕەگیری بۆ ئەکرێت من ناڵێم من سوپاسی زۆرێک لە بەرپرسەکان دەکەم بەڕاستی کاتێک ڕۆیشتوم بۆ بەڕێوەبەرایەتەکان ڕێزی بەتایبەتیان لێگرتوم یانی سوپاسیان کردوم بەس هەندێکیان زۆر جارێک ئەو خوێندنەوە ئەخوێندنەوە کاتێک کە تۆ سەیرەکەیت لە حیزبەکەی ئەوانیت وەکو پێویست نیان بەدەمتەوە دەتوانم ئەڵەم ئەگەر بەبێت جیاوازی
وەکو بەرپرسەکانی تر بەدەم داواکاریەکانی ئێمە و بەهاتانە خزمەتی زیاترمان دەکرد. یعنی تیانە هەیە بەڕاستی ئەوە خوێنەوە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا تۆفیق مستەفا مامۆستا لە پارێزگای هەڵەبجە. زۆر سپاس بۆ زانیاریەکان مامۆستایان نمونەتان زیاد بێت. دووبارە زۆر سپاس کە ئەو کاتەی خۆت بێمە بەخشی و ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی. دووبارە سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ئەنجومەنی کۆمەڵە ناوچەی خەلیفان هەڵدەستێت با دابەشکردنی پێداویستی قوتابخانە بۆ ئەو قوتابیانەی کە بێسەرپەرشتن لەم بارەیە هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادەکردوین فەرموون با پێکەوە بینەری و ڤیدیۆ بین. ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و ساڵێکیەکانماندا ئەم ساڵیش بە هاوکاری خێرخوازە بەڕێز و دڵسۆز و بە پەرۆشەکانەوە هەستاوین بە دابینکردنی جلوبەرگ و قرتاسیە و پێداویستەکانی مەکتەب بۆ منداڵە چاوگەشەکانەوە بە سەر فەقیر و هەژارەکان بە سەرەتیمەکانەوە ژمارەیان 265 قوتابیە بە کوڕ و کچەوە و لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازە بەڕێزەکانەکەین خوای گەورە پاداشتیان داتەوە هەموو ساڵەکان بەشدار بووینە لەو پرۆژانە و لە هەموو وەرزەکان ینی وەرزی زستان و هاوین باڵپشتی چاکمان بووینە لە پرۆژەکانمان لە هاوکاریەکانمان بەسەر خەلکی فەقیر و هەژارەوە لێرەوە دوعای خێریان لۆکەین. بەڕاستی ئەمە ئەرکێکی زۆر باش و ئاینی و ئیسلامەتیە و هەروەها ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی نەتەوەییە کە ئینسان خۆماڵی پێ ئەدات و ئەیداتە فەقیر و فەقارەکان تطبیقکردنی ئاەتەکانی خوای پەروەردگارە و تطبیقکردنی سنەتەکانی پێغەمبەری نازدارە صلی الله علیه و سلم و هەروەها نوێکردنەوەی ڕێجەمعی پێغەمبەرانە چونکە چینی فەقیر و هەژار چاوی لەو کەسانەیە کە خواداینە و ئەهلی ئیمانن و ئەهلی ماڕن و ئەوە ئەرکێکی ئیسلامەتیە ئەرکێکی شەرعیە کە ئەوانەی کە خۆماڵیان پێدا چ لە ساڵێ جارێکدا ئینسان زەکاتی لەیەکەوی چ بەبێ زەکاتش کە خوا ماڵت پێ ئەدا و بە حەدش زەکاتشی نەبی ئەتوانە ماڵی خۆت ئیثار بکەی و ببەخشی لە پێناوی خوای پەروەردگار. سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەکەین کەوا بۆ دابەشکردنی جلوبەرگی قوتابخانە کە دەفتەر و قەڵەم و مساحە و جلوبەرگە. من وەکو قوتابیەکی پۆلی شەش کە سەرەتای قوتابخانە جلوبەرگی قوتابخانەم پێویستە. سوپاسی ئەو ئەنجومەنەی خەلیفان دەکەین کە ئەو ئەرکیان لەسەر ئێمە لابر وەک جلوبەرگی قوتابخانەیە بۆ ئێمە دابین کرد وەک دەفتەر و کتێب و مساحە و چانتا و جلوبەرگ. من وەکو قوتابیەک زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفانەکەم کە بێتە پێداویستەکانی قوتابخانە وەکو پێڵا و جانتا و جلوبەرگ و قەڵەم و مساحەوانیان بۆ دابین کردوین.
بەڵێ خۆشەویستانم دوێنێ ڕۆژی جیهانی مامۆستایان بوو لە سەرانسەری جیهان و ئەمڕۆژ دیاریکراوە بۆ ڕۆژی مامۆستایانی کوردستان. ڕۆژی مامۆستایان لە هەرێمی کوردستان لە چ ڕۆژێکدایە و ئەو کێشە و گرفتانی کە بەردەوام مامۆستا بەدەستیەوە دەناڵێ بێگومان کە مامۆستا ڕۆڵێکی گرنگی لە بنیادنان و پەروەردەکردنی هەر کۆمەڵگەیەکدا هەبووە و هۆکاری بەرەو پێشەوە بردن و ئاراستەکردن و بە ڕۆشنبیرکردنی تەواوی کۆمەڵگەکان بووە و لە تەواوی کۆمەڵگەکاندا مامۆستا ڕێز و پلە و پێگەیەکی زۆر و گەورەی هەیە. ئایا بۆچی لە هەرێمی کوردستان تا ئێستا هیچ لەو مافە سەرەتایانە بۆ مامۆستای ئێمە دابین نەکراوە و بە جۆرێ لە جۆرەکان مامۆستای خۆبەخش مامۆستای تاین بوو هەمیشە لە کێشە و گیر و گرفتدا دەناڵێن و هەزارەهاش بەوانە بێژ لە چاوەڕێی ئەوەدان کەوا تەنانەت ببنەوانە بێژ بە پارەیەکی زۆر کەم لە هۆڵەکانی خوێندندا خزمەت بکەن. و ساڵانش دەبینی لە بەتایبەت لە چەند ساڵی ڕابردوودا بۆ هۆی قەیرانی داراییەوە ئەوەی کە بەرامبەر بە مامۆستا کرا لە هەرێمی کوردستان لە هیچ شوێنێکی ترا نەکراوە و زۆربەی ڕۆژ مامۆستایان هۆڵەکانی خوێندنیان بەجێش. بۆ قسەکردن لەسەر ڕەوشی مامۆستایان لە هەرێمی کوردستان میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەوزاد عومەر جێگری لقی سەرۆکی لقی یەکێتی مامۆستایانی کوردستانمان کردو کە لە شاری هەولێرەوە میوانی تەوری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژەوە. مامۆستا گیان سڵاو لێبێ و سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی بالەوە پیرۆزبایەکی شیاو لە جەناب و تەواوی مامۆستایانی کوردستانەکەین بە بۆنەی ڕۆژی مامۆستایانی کوردستانەوە. پەیامی جەنابتان وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان چییە لە ڕۆژی جیهانی مامۆستایاندا؟ بەڵێ بەنای خوای گەورە و میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتەی ئێوە. منیش لە لای خۆمەوە پیرۆزبایی لە خۆم و لە تێکڕایی مامۆستایانی خۆشەویستی هەرێمی کوردستان دەکەم. ئومێدی بەردەوامی و ئومێدی سەرکەوتن بۆ مامۆستایانی خۆشەویست دەخوازم لە ناوەندەکانی خوێندندا هەرچەندە بەداخەوە دەبا ئەمڕۆ ئێمە لە کاتێکدا ئەم پیرۆزباییە بکەین لە مامۆستایان کە مامۆستایان لە دۆخێکی زۆر باش لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی مافە معنەوی مافە مادیەکانەوە لە هەرێمی کوردستاندا ئەوە ئەم مافانە وەکو بەپێی ستانداردی نێودەوڵەتی مامۆستایانی هەرێمی کوردستانیش وەکو سەرجەم مامۆستایانی وڵاتانی جیهان بەو مافە سەرەتایانی خۆیان بۆ مافە شەرعیانی خۆیان بگەیشتبانە کە مافی ڕێزگرتنی مامۆستا مافی بەدەستهێنانی ئاستی بەرزکردنەوەی بژێوی ژیانی مامۆستا لە ناوەندەکانی خوێندندا و مامۆستا بتوانێت بە شێوەیەک لە ناوەندەکانی خوێندندا وانەکانی بڵێتەوە پەروەردەی ڕۆڵەکانی ئێمە بکات کە هیچ گیر و گرفتێکی دەرەچی یان هیچ گیر و گرفتێکی مادی و معنەوی نەبێتن. بەڵام بەداخەوە خۆتانە بینین کە زەقترین بڵێن شت کە ئەمڕۆ مامۆستایان پێیوە دەناڵێنن کە ڕەنگە زۆر جاری وهەیە مامۆستایان لەبەر معاناتە زۆرەکانیان لە هەرێمی کوردستاندا ڕەنگە ئەم ڕۆژەشیان زۆربەی زۆریان ئەم ڕۆژەشیان لە یاد نەبێتن کە ڕۆژی مامۆستایان و ڕۆژی یادکردنەوەی ڕۆژێکی پیرۆزە کە مامۆستا لەم ڕۆژەدا بە ناوی ڕۆژی مامۆستایانی جیهانیان بە ناوی ڕۆژی مامۆستایانی لە هەرێمی کوردستاندا تەرخان کراوە. بۆچی مامۆستا لە هەرێمی کوردستان هیچ جاگایەکی لەم ڕۆژە نییە؟ مەبەستمەوەیە لەوەچێ هیچ دڵخۆشیەکی بەم ڕۆژە نەبێ و پێی وایە ئەمە تەنها ڕۆژی ئەگەر هەموو چین و توێژەکان بێ ڕۆژی مامۆستانیە لە هەرێمی کوردستان. هۆکار بۆچی ئەگەڕێتەوە کە بەرپرسی ئەم نائاگای و نادڵخۆشیی مامۆستایە بەرامبەر بەو ڕۆژەی کە بۆ ئەو بۆ مامۆستایان دیاری کراوە؟ کاکە ڤیاز ڕەنگە هۆکارەکان زۆر بن بەڵام یەکێ لەو هۆکارانەی کە من بە وردی قسەی لەسەر دەکەم لە چەند ساڵی ڕابردوودا خۆتان بینیتان بە بەرچاوی کامێراکانەوە بە بەرچاوی هەموو دنیا بینیمان کە بێڕێزیەکی یەکجار زۆر بە مامۆستا کرا، مامۆستا لەکەدار کراوە، مامۆستا لێی دراوە، مامۆستا ئیهانە کراوە، مامۆستا شەقی تێ هەڵدراوە، مامۆستا مافی مادیەکانی لێ زەوت کراوە. بینیمان لە چەند ساڵی ڕابردووی قەیرانەکاندا کە لە هەرێمی کوردستاندا مامۆستایان بە ڕوبع موچە بە نیوە موچە و بە 2 مانگ 3 مانگ جارێک موچە چارێگە موچە داوامی کردووە. یعنی بەڕاستی لایەنێ پەیوەندیدارەکان و دەسەڵاتی ئەم هەرێمەی ئێمەش ڕۆژێک لە ڕۆژان بیری لەوە نەکردوێتەوە کە ژیان و گوزەران و بژێوی مامۆستا بە شێوەیەک بێتن کە بتوانێتن مامۆستا لە ناوەندەکانی خوێندندا لە کاتی پێگانی ڕۆڵەکانیدا خەمی ئەوەی نەبێتن کە لە دوای دەوام چی بکات، ئایا چۆن بتوانێت لە شەفتی دووەم کارێکی تر بکاتن، لە شەفتی دووەم بچی پیشەیەکی تر ئەنجام بداتن بۆ ئەوەی ئەکید لەوەی کە نەیدەتوانی ئەو پارەی یان ئەو ڕاتبێ ئەو نیمچە موچەی کە پێی دەدرا
بەشی ئەوە نەدەکرد کە بژێوی خۆی و ماڵ و منداڵ و ژیانی گوزەرانی خۆی پێبەڕێ بکاتن. ئەمە یەکیان. خاڵێکی تریان خۆتان نەزانن کە لە هەرێمی کوردستاندا مامۆستا ڕەنگە کەیشەی تەنها موچە نەبێتن. مامۆستا لە ناوەندەکانی خوێندندا کۆمەڵک معاناتی هەیە. لەو معاناتانەی کە مامۆستا هەیەی یعنی بێڕێزیکردن بەرامبەر بە مامۆستا، یعنی زۆر جار فشار لەسەر مامۆستا دروست دەکرێت. جاری وا هەیە کە ئەگەر مامۆستا کێشەی لەگەر قوتابی هەبێ لە ناوەندەکانی خوێندندا، وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکان لە جیاتی ئەوەی کە پشتی مامۆستا بگرێتن، لە جیاتی ئەوەی مامۆستایەکە دیفاعی سەرسەختی تەواو لە مامۆستا بکاتن. ڕەنگە جاری وا هەبووە مامۆستا لەو حاڵەتەدا لەو کاتەدا ڕەنگە مامۆستایەکە هەستی بەوە کردووە کە مەغدورە غەدری لێکراوە. بۆیە ئەمڕۆ تەماشا دەکەنین فشارە زۆرەکان، فشارە دەرونیەکان لەسەر سایکۆلۆژیەتی مامۆستا وای کردووە کە بەڕاستی مامۆستا لە ناوەندەکانی خوێندندا نەتوانێت بە شێوەیەکی ئارام بتوانێتن کەشێکی ئارام و ژینگەیەکی ئارام لە ناوەندەکانی خوێندندا دروست بکە. خۆتان نەزانن مامۆستا ئەگەر معاناتی هەبێ لە ناوەندەکانی خوێندندا، مامۆستا ناتوانێت ئەم پەیامە پیرۆزە و ئەم پەیامە گەورەی کە هەیەی ئەتوانن بڵێن پەیامی مامۆستا پەیامی پێغەمبەرانە سەلامی خوای گەورانێ بێتن، پەیامێکە کە پەروەردەکردن و پەیامی پێگەیاندن و پەروەردەکردن و فێرکردن و بەرزکردنەوەی ئاسی زانستی معریفی لە ناوەندەکانی خوێندندا بۆ ڕۆڵەکانی ئەم ملەتە. ئەمڕۆ تەماشاکەن هەموو خەڵک لە ناو کۆمەلگادا لە بەردەستی مامۆستادا پەروەردە بووە. دکتۆرێک کە ئەمڕۆکە ئەبینی چارەسەری نەخۆشەکانەکە ڕۆژێک لە ڕۆژان قوتابی بۆ لە بەردەستی مامۆستاکە وانەی خوێندووە. ئەمە ئەندازیارێکە کە بنیادی کۆمەلگا دەنێتن و مەشاریعی پرۆژەی وڵات بەڕێوە دەباتن، ڕۆژێک لە ڕۆژان لە بەردەستی مامۆستا پەروەردەکراوە. بگرە هەموو سێکتەرەکانی تر، هەموو چینەکانی تر، هەموو پیشەکانی تر ڕۆژێک لە ڕۆژان لە بەردەستی مامۆستا پەروەردەکراون. بۆیە ئەتوانم بڵێم مافی مامۆستا پەیوەستە بە مافی کۆمەلگا. ئەگەر مامۆستا مافی تەواوی پێ بدرێت کەواتە کۆمەلگا مافی پێدراوە، چونکە مامۆستا ڕاستە و خۆ لەگەر تەواوی کۆمەلگا تێکەڵە، ڕاستە و خۆ لەگەر تەواوی کۆمەلگا ئاوێتە بووە. خۆ هەمومان دەبینین لە هەموو ماڵێکدا نییە یان قوتابیەک یان دوو قوتابی یان کوڕێکی ئێمە یان کچێکی ئێمە یان برایەکمان یان خوشێکمان یان کەسێکمان لە ناوەندەکانی خوێندن لە بەردەستی مامۆستا ڕۆژانە قسە و گفتوگۆ دەکات، لە بەردەستی مامۆستا پەروەردە دەکرێت. بۆیە پەیامی مامۆستا و ڕۆڵی مامۆستا لە ناوەندەکانی خوێندندا ئەبێ زۆر بەرزڕا بجیرێتن. ئەبێ وەزارەتی پەیوەندیدار و وەزارەتی پەروەردە ئەبێ زۆر بە جواربی لەوە بکاتەوە کە مامۆستا هەرچی مافە سەرەتاییەکان هەیە دەبێ بۆی دامین بکرێت. زۆر باشە مامۆستا نەوزاد، کەواتە ئایا ڕۆژێک بەسە بۆ ئەوەی کە دیاری بکرێت بە ڕۆژی مامۆستایان و مامۆستایان بتوانن تێدا مافی خۆیان وەربگرن؟ نەخێر من دەڵێم ئەگەر مامۆستایان لە هەرێمی کوردستاندا ئەو مافانەی کە باسمان لێوە کرد، مافی مادی، مافی معنەوی، مافی کەسێتی، مافی دابینکردنی ژینگەیەکی لەبار بۆ خودی مامۆستا، داکۆچیکردنی تەواو لە خودی مامۆستا و لە پەیامی مامۆستا لە ناوەندەکانی خوێندندا. ئەگەر ئەمە هەبێ ئەمە بەردەستە بکرێتن، ئەتوانم بڵێم هەموو ڕۆژێک ڕۆژی مامۆستایە، هەموو ڕۆژێک ڕۆژی مامۆستایە، چونکە مامۆستا ڕۆژانە ئاوێتەی خەڵکەکە دەبێ، ڕۆژانە گفتوگۆی ڕاستەوخۆ لەگە خەڵک دەکا، ڕۆژانە دەتانم بڵێم زۆرێک لە مامۆستایان ئەوەندەی کاتەکانیان لە ناوەندەکانی خوێندن و کاتەکانیان لەگەر خودی قوتابیە لە بۆ پەروەردەکردن و پێگەیاندنیان ڕەنگە نیو ئەوەندە لە ماڵەوە نەبێتن، نیو ئەوەندە لە ماڵەوە ڕەنگە ئیسلاحاتی نەبێتن. بۆیە مامۆستا ئەگەر ئەو پەیامە گەورەی کە مامۆستا هەڵی گرتووە ئەگەر خەڵک لێ تێبگا هەموو ڕۆژێک ڕۆژی مامۆستایە، چونکە وەکو باسمان کرد مامۆستا پەیامێکی پیرۆز و پەیامێکی گەورەی هەڵگرتووە. زۆر باشە مامۆستا، کامانن ئەو مافانەی کە مامۆستا لە هەرێمی کوردستان بەرامبەری پێشێل کراون لەلایەن دەسەڵاتەوە، ئەزانین کە ئەو ژیانەی کە مامۆستا هەیەی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە چەند ساڵی ڕابردوودا قەیرانی دارایی و سیستەمی پاشەکەوتی موچە وەکۆڵێ زیانێکی زۆری بە ژیانی مامۆستا گەیاند و بە جۆرێ لە جۆرەکان مامۆستای لەو ئەرکە ڕاستەقینەی خۆی دوورخستەوە کە بریتی بوو لە ئەرکی پەروەردەکردن و فێرکردنی تاکەکانی ئەمە. ئەو مافە بنەڕەتیانە چین کە ئێستا ئێوە وەکو مامۆستا وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان داکۆکی لێەکەن لە پێناو شکۆی مامۆستا و پاراستنی حورمەت و کەسایەتی مامۆستا لە هەرێمی کوردستان. بەڵێ طبعا مافی مامۆستا من باسم لێوە کرد، مافی مامۆستا ڕەنگە کۆمەڵێک ماف پەیوەندی بە مامۆستا و هەبێتن. یەکێک لەو مافانە طبعا مافی مادیە کە باز لە مافی مادی دەکەم، با تەنها تەرکیزمان لەسەر مافی مادی نەبێ، خۆ مافی مادی مافێکی شەرعی خودی مامۆستایەکەیە، چونکە مامۆستا لە بەرامبەر ماندووبوونێکی زۆر لە بەرامبەر کۆشتێکی زۆری ڕۆژانەی کە لە ناوەندەکانی خوێندندا دەیچێژیتن و سەرفی دەکاتن،
لە مقابل ئەوەدا دەبێ حکوومەت دەبێ دەوڵەت بتوانێتن مافی مادی بۆ مامۆستا بڵێن دابین بکات چونکە خۆتان نەزانن مامۆستا تەنها پیشەی پەروەردەکردن و پێگانی ڕۆڵەکانی ئەو کۆمەلگای ئێمەیە ئەگەر مامۆستا مافی تەواوی لە ڕووی مادیەوە لە ڕووی بەرزکردنەوەی ئاسی بژێوی ژیانی مامۆستا تەواوی بۆ دابین بکرێتن مامۆستا پەنەنابە بۆ دەوامکردنی بۆ دەوامێکی تر و بۆ پیشەیەکی تر و بۆ کارێکی تر بۆی بتوانێت بژێوی ژیان و خۆی و ماڵ و منداڵی خۆی دابین بکاتن بۆیە یەکێ لە مافەهەرە گەورەکان مافەهەرە گرنگەکان ئەوێ لە پێشینە دەبێ مافی پێدانی ئەم بڕەپارەیە ئەم موچەیە کە بۆی ژیانی خۆی و ماڵ و منداڵەکانی پێبڕێ بکاتن دەبێ ماگانە ئاستێکی وای بۆ دابین بکرێ یان موتێکی وای پێ بدرێتن کە شایستە بێ بە مامۆستا شایستە بێ بۆی کە مامۆستا نەتوانێت ڕۆژێکی تر یان لە شوێنێکی تر یان لە زیگایکی تر بتوانێت کار بکاتن ئەمە یەک دوو بەڕاستی لە ناوەندەکانی خوێندندا هەست دەکەین مامۆستا غەدری لێکراوە غەدر بەوەی کە شتێک نییە بە ناوی حەسانەی مامۆستا وەکو باسم لێوە کرد لە ساڵانی ڕابردوودا لە ئێستاشدا تەماشا دەکەین مامۆستا یەکێک لەو شتانی کە پێوە دەناڵێنیتن بێڕێزیکردنە بەرامبەر مامۆستا یعنی ڕۆژانە خۆتان دەبینن لە کەناڵەکانی ڕاگەیاندون لە سایتەکان کە قوتابیەک کە دەرناچێت لە قوتابخانە قوتابیەکی فاشی لەو نەیتوانیوە دەربچێت لە دااتێکردنەوەکان ئیهانەی مامۆستا دەکا هێرش دەکاتە سەر مامۆستا یان کەسوکاری بەداخەوە کەسوکاری قوتابیەکە هەڕەشەی کوشتن لە مامۆستا و لە بەڕێوەبەری قوتابخانە دەکرێتن ئەمانە بەڕاستی کۆمەڵێک مافن بەرامبەر بە مامۆستا کە پێشێل کراوە کە مامۆستا بۆی دابین نەکرا بۆیە بوونی حەسانەیەکی تەواو پتە لە بۆ مامۆستا بەڕاستی ئەمڕۆ ئەرکێکی گەورەیە کە خودی پەرلەمان و خودی وەزارەتی پەروەردە بتوانێت بە پرۆژه یاسایەک بیدا بە پەرلەمان بۆی مامۆستا حەسانی هەبێتن بۆی سبەی کەس نەتوانێتن چاو لە مامۆستا سوور بکاتەوە یان هەڕەشە لە مامۆستا بکە یان ئیهانەی مامۆستا بکە لە ناوەندەکانی خوێندندا هێرش بکرێتە سەر مامۆستا ئەمە ساڵانە ئەبینین نەک ساڵانە ڕۆژانەش دەبینین ئەم کارانە لە ناوەندەکانی خوێن و لە هەرێمی کوردستاندا لێرە لێ بە بەرچاومان دەکەوێتون لە بەرچاوی کامیراکان ئەمانە دەبیستین بۆیە تەماشا دەکەینی لە هەرێمی کوردستاندا مامۆستا بەڕاستی بێڕێزی زۆری بەرامبەر کراوە بینیمان لە ساڵانی ڕابردوودا مامۆستایان ژمارەیەکی یەکجار زۆر موچیان بۆ لێخوراوە یعنی ئەو چەند ساڵی کە مامۆستایان بە ناوی پاشەکەوتی موچەوە موچەکانیان لێخوراوە ئێستا حەقی خۆی نییە کە حکومەت بێتن پرۆژەیەک دابنێتن یان ڕقم حیسابێک لە بانک بۆ مامۆستایان بکاتەوە ئەو مامۆستانەی کە موچەکانیان فەوتاوە بۆی زمانەتی ئەوە بکاتن بڵێ مامۆستایانی خۆشەویست مامۆستایانی پەروەردەکار کە ئێوە ڕۆڵەکانی ئێوە ملەتەتان پەروەردە کردووە کە ئێوە سەبر و ئارامیکی زۆرتان کردووە تحملتان کردووە لەسەر نەبوونی موچە ئێمە ئێستانی بڕیار لەسەرەوە دەدەن کە ڕقم ژمارە حیسابیەک ژمارە بانکێک بۆ ئێوە دەکەینەوە وەکو ڕەسیدێک بۆی بتوانن ئەو پارانەی کە لە لای حکومەت هەتانە زمانەتی بکەین و لە ژمارە بانکەکە ئێمە هەڵی بگرین هەر ڕۆژێک ئێوە بتوانن بۆ خۆتان تەسەڕوفی پێ بکەن ئەمە وەکو مافێکی سەرەتایی وەکو ئەرکێکە لە شانی حکومەت دەبێت بەرامبەر بە مامۆستا دابینی بکاتن ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێ من پێم وایە ئەو کاتە مامۆستایان دەتوانن بە شێوەیەکی ئاسوودا لە ناوەندەکانی خوێندندا ڕۆڵەکانی ئەم ملەتە پەروەردە بکەن ئاستی زانستی و معریفی لە ناوەندەکانی خوێندندا زیاتر بەرز بکرێتەوە زۆر باشە مامۆستا پێتان وایە بەڕێستان کە ڕێکخراوەکانی مامۆستایان بە ڕێکخراوە سەرەتاییەکانی شێوە بتوانن ئەو مافانی مامۆستایان بەدەست بێنن ئێمە باس لەوە دەکەم کە ئێمە لەو سندیکای کە تێیداین وەکو سندیکای یەکێتی مامۆستایان خۆتان نەزان ئەم سندیکایە تایبەتە بە مامۆستایان ئێمە لە بەشایەتی بڵێن کەناڵەکانی ڕاگەیان و بەشایەتی خەڵک ئەگە خەڵک ئەو شایەتیەمان بۆ بدا کە ئێمە تواریمانە لە ساڵانی ڕابردوو کە کاتی قەیرانە سەختەکە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر مامۆستایان و لەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستاندا هەبوو ئێمە بەو پەڕی توانای خۆمانەوە بەو پەڕی لێنە بڕاوی خۆمانەوە بەو پەڕی کۆشی خۆمانەوە توانیمانە لە هەموو دەرگایەک بدەین لە باتی جارێک ئەتوانم برم 3 جار خودی سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان کە معنینە بە موچەی مامۆستایان و فەرمانبەران وەکو وەزارەتی دارایی وەکو وەزارەتی پەروەردە هەموو ئەمانەمان بینیوە ڕاستەخۆ لەگەڵیان دانیشتوین فشارێکی زۆرمان لەسەریان دروست کردووە کە گوتمانە نابێ و ناکرێ و ناشێتن مامۆستایان لەو زروف و بارودۆخە بەو ڕبع موچێ و بەو چارەگە موچێ و بە نەبوونی موچەیە ناتوانن درێژە بە پەروەردەکردنی ڕۆڵەکانی ئەو ملەتە بدەن و لە ناوەندەکانی خوێنە دەرز بڵێنەوە لە هەموو دەرگایەکمان داوە فشارمان کردووە بە ڕێگای مەدەنی بە ڕێگای بەیاننامە بە ڕێگای ڕژانە سەرشەقام هەتا وامان کردووە کە ئەخیر جار کە ئێمە بێئومێد بوون لە حکومەت بێئومێد بوون لە دەسەڵاتداران هاتینە سەرجادە هاتنە سەرشەقام بۆی بتوانین شان بەشانی مامۆستایان بتوانین بەیەکەوە داوای
داوای مافی سەرەتایی مامۆستایان بکەن کە گەڕانەوەی موچە خوراوەکانی مامۆستایانە فشار لەسەر حکومەت دروست بکەن فشار لەسەر لایەنە پەیوەنددارەکان دروست بکەن بۆ ئەوەی بتوانن مامۆستایان حکومەت ناچار بکەین مافی مامۆستایان و موچەی مامۆستایان بگەڕێنەوە بۆ مامۆستایان خودی مامۆستایانی خۆیان. زۆر باشە مامۆستا نەوزاد کۆتا پرسیارم لەبارەی ئەوەیە کە بەرزکردنەوەی پلەی مامۆستا لە هەموو کۆمەڵگەیەک دایکە کە لە مافە بنەڕەتی و منچینەکانی هەر مامۆستایەک لە پێنا ئەو خزمەتەی کە لە بەرامبەر ئەو خزمەتەی کە ئیکا پێویستە پلەکەی بەرز بکرێتەوە لە 2016 شەوە دەزانین لە هەرێمی کوردستان بە کۆمەڵی پاسا و بیانووی ناقەناعەتکار بۆ مامۆستا بەرزکردنەوەی پلەی مامۆستاکان ڕاگیرا و لە ئێستاشدا باز لە بوونی بڕیارێک گەکرێ بۆ دووبارە گێڕانەوەی پلە بۆ مامۆستایان بەتایبەت ئەوانی کە لە چەند ساڵی ڕابردوودا پلە بەرزکردنەوەکەیان ڕاگیراوە. ئێوە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان و لە ڕۆژی مامۆستایانی کوردستان چ مژدە و دڵخۆشیەکتان بۆ مامۆستایان هەیە بۆ گێڕانەوەی ئەو پلەیە و بەرزکردنەوەی پلەکانیان؟ بەڵێ سەبارەت بەم هەواڵەی بڵێن ئەو بڕیارەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا جێگای خۆشحاڵیە کە وەزارەتی پەروەردە بە نووسراوێکی ڕسمی ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتەکانی کردووە ئەویشیان داوای لێکردوون کە سەرجەم ئەو کەس ئەو مامۆستا بەڕێزانەی کە بەرزکردنەوەی موچەکانیان و بڵێن ئەتانی بڵێن کە وەکو علاوە تەرفیع مەشهورە ئەم بڵێن بڕیارە لە چەند ساڵی ڕابردوودا طبعاً خۆتان دەزانن بەهۆی قەیرانە زۆرەکانی هەرێمی کوردستان بە پاساوی بوونی قەیران موچە بەرزکردنەوە ڕاژەی مامۆستایان ئەمانە هەمی ڕاجیدا بوون بە پاساوی ئەوەی کە موچە نیە و ناشێ ئێمە لە ئێستادا جێبەجێ بکەن. ئێستا کە گوزەرانی بڵێن ئاستی وەبەرهێنان و ئاسی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستاندا لە ئەتوانی بن لە ئاسێکی بەرزدایە جێگای خۆیەتی کە ئەمڕۆ حکوومەت زۆر بەڕێزمەجێگری سەرۆکی لقی یەکێتی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان سپاس بۆ تەواوی ئەو ڕوونکردنەوەانە دووبارە پیرۆزبایی لە جەنابەت و تەواوی مامۆستایانی کوردستانەکەین. مەڵە بینەرانی عزیز سەرنجتان ڕادەکێشین بۆ زانیاریەک لا بڕگەی زانیاری کە دەڵێت وەک ئاو وابە. ئەندازیار تەهاسۆڵەی دەنووسێت سنگت فراوان و ئاسۆت بەرین بێت بڕوانە چۆن دەبارێتە سەر تەلاری دەوڵەمەندەکان و زنجی هەژارەکان جیاوازی ناکات لە نێوان باخچەی دەوڵەمەندان و کێڵگەی گەداکاندا تۆیش خێر و بەرەکەتیت لە هەر شوێنێک ببارەیت هەر سوودت دەبێت پێشەوە کەمان ڕەحمەت بۆ هەمووان شوێن کەوتەکانیشی دەبێت باخشندە بن لەو خێر و بەرەکەتەی کە پێیانە بەڵام بۆ هەمووان نەرم و گونجاو بە ببینە ئەو بکرێتە هەر دەفرێکەوەجا لە هەر ڕەنگێکیشدا خاڵی بکرێت ئەو شکڵە وەردەگرێت بەڵام پێکاتی خۆی پاراستووە دەتۆیش تێکەڵی چواردەورت بکە دوورە پەرێز مەبە تۆ خاوەن پەیامی لە هەر شکل و قاڵبێکی شیاودا بیت خۆت نمایش بکە لەگەڵەوەشدا تایبەتمەندی و پەیامداری خۆت بپارێزە خاوێن بە ئاوی دەریا خاوێنە و خاوێنکەرەوەشە بەردێکی تێفڕێ بدەیت بۆ چەند ساتێک توێژی سەرەوەی دەلەرێتەوە دواتر وەکو خۆی لێدێتەوە هەتا زۆریش بێت باشترە بە مەرجێک بجوڵێت و ڕانەوەستێت هەر خۆی خاوێن دەکاتەوە مەگەر نەوتراوە دەریا بەدەمی سەگ گڵاو نابێت بە تەنها مەبە کاروانی خاوێنان و خاوێنکەرەوەکان بەجێ مەهێڵە و ڕاژ مەوەستە چونکە ڕاوەستان دەبێتە هۆی گەنین و دواکەوتن حەکیم بە سەرنج بدە کە دنیا زۆر گەرم دادێ ئەو دەبێتە هەڵم بۆ ئاسمان هەڵدەکشێت کە کەش و هەوا سارد و فێنک بووەوە لاشێوەی چەند دڵۆپێکی باراندا چڕ دەبێتەوە و دێتەوە سەرزەوی با هەموو شێوەیەک لە هەر بار و دۆخێکدا بێت دەیەوێت سوودی خۆی بگێنێت بیان و ناهێنێتەوە بۆ دواکەوتن لە خزمەت و سوود گەیاندن وردبەرەوە لاشەپۆلەکانی دەریا ڕۆژ لە دوای ڕۆژ هەفتە لە دوای هەفتە سەدە دوای سەدا خۆیان دەکێشن بەو بەردەزە بەلاحانەدا کەچی کاریگەری خۆیان لەسەریان بەجێ دەیڵن کەواتە بەردەوامی و کۆڵنەدان بۆ هەر کەسێک با نەرمیش بێت وەک ئاو کاریگەری بەجێ دەهێڵێت لەسەر بەرامبەرەکەی با ڕقیش بێت وەک بەرد بەلوتف بە ئەو شەونمانەت نەدیوە کە بەیانیان دەکەونە سەرگەڵا سەوزەکانی ڕۆکەکان و زۆر بە نەرمونیانی تنۆک لەگەڵ سەبای ساڵحاندا ون دەبن واتە تۆش خۆت نمایش بکە لا شێوەی ئاونگ و شەونمدا ببارێ وەک دڵۆپەی باران دابەزا وەک و دەنگی تەرزە و کوڵۆی بەفر جمەت بێت وەک شەپۆلی دەریا خوڕەت بێت وەک ڕووبارکانی لەسەر زەویدا بیت وەک چەم و ڕووبار لا قوڵاییدا وەکو بیر و کارێز شیرین و دەگمەن بیت وەک ئاویکانی و بەرفراوەکان سوێر و ناساز بیت وەک زەریاکان دڵنیا بە هەموو جۆرێک شەیدات دەبن و لە دوود دەگەڕێن
خاکی بە باران لەو ئاسمانە بەرزە دێتە خوارەوە لەسەر پشتی هەورەکان و لە قوڵایی زەویدا ڕۆدەچێت ئەو گەورەوی سوودمەندی خۆی لەوەدا دەبینێتەوە کە زۆرترین خزمەت با خەڵکی و گیانداران و ڕۆکەکان بکات تۆوی پەیامدار و سوودمەند و خزمەتگوزار دەبێت هەر خاکی بیت نزیک بە لەوانەی دەیانەوێت دەستیان پێ بکات ئێستا هەندێک حاڵی بوت بۆچی وتراوە ئاو ئاوەدانی بۆچی وتراوە ئاو ژیان بۆچی خوڵقێنەری ئاو ژیان و بوونەوەر فەرموویەتی وەجعلنا من الماء كل شيء حي دەستخۆش بە شەیدا زۆر سپاس بۆ توش نالی شاعیری گەورەی کوردیش دەڵێ کە ئاوی گەوهەر بە وەگەرنا بڵقی سەر ئاوی وەگەر خاکی گەوهەر بە ئەگەرنا تۆزی بەربادی بەڵێ ئازان خۆشەویستانم ئەمڕۆژ بە کۆتایی گەشت بەرنامەی پەیامی ڕۆژ ئومێد دەکەین کۆی بڕگە و بابەتەکانمان جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بوو بێ و سوود و زانیاری و چێشتان لە بەرنامەکەمان وەرگرتوێت تا بەیەگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.